سیارم هەبوو سیارم فرۆشت لە ماڵ و منداڵمدا و لە منداڵی هەتیوەکانمدا و زاوایەکەم ئەمری خوای کرد لە کەرنتینەکە هەموم بۆ سەرفکردن هاتیتمەوە سەر ئەو ماتۆڕە کرێ خانووە بۆم نادرێ ئیشە بۆم ناکرێ ئەی چ بکەم بێمە سەر کوێ مەزورم ئەو خێمەیەم هەڵبژارد و بێم ماشەت لەسەر شەقامەکان بکەم لەسەر شەقامەکانیش بۆ خۆشت کە ئاگادار بووی لەوێ دەریان کردم چاوم لە کەرەمی خوای و چاوم لە حکوومەتی هەرێمە و بێنە دەنگ حاڵێکی هونەرمەندێکی وەکی من کە چەند ساڵایە خزمەتی ئەو ملەتە دەکەم ئەوانیش تەمەشایەکی من بکەن ڕێگایەکم بۆ دابنێن زۆر مەمنویان دەم لە خێر خوازان و لەوانیش لە ملەتەکەشم لە کوردستانەکەشم لەبەر بێجێ بێڕێ و کابرامان کازبینیە پارە و ژیانمان نییە ئەمەش دەخان و دابژینەوە چی عالەمی ژیانمان خۆش بێ هەتا ژیانمان خۆش بوو لە خانوودا بوون ژیانی سا ناخۆشە و هیچ ژیانمان نیە مەجبوری هاتوینە سا چۆری بەڕێ وڵڵاهی جا چ داواکاریەکم هەیە داواکاریم لەو خێرخوازانەیە یارمەتیمان بدەن و یارمەتی ئەو کابرای بدەن هونەرمەندە چەند ساڵە هونەر بۆ عالەمەی دەکا ئێستاش دەست درێژی ئەوەمان بۆ بکەن و ڕەحممان پێ بکەن و وڵڵاهی نازانم چ بڵێم بەخوای ئەوە دەزانەوە ژیانمانە من نەخۆشی دڵم هەیە نییە ئێستا سەرمامە بەخوای نازگم ئەو هادە لەرزێ لە سەرمان پێم خۆشە لێرە پێم خۆشە ژیانم ئەوها بێ بۆ خۆم نەخۆشی دڵم هەیە قەسەرەوە باڵۆنم بۆ کراوە هیچ ژیانمان نیە بەڕاستی ئێوارە دانیشتبووین لە ماڵەوە چەند خێرخوازێک چەند گەنجێک پەیوەندیان کرد بەڕاستی گوتیان هونەرمەندێک شاری هەولێرکەوە ساڵانێکی زۆرە خزمەت بە بواری هونەری کوردی دەکا لەسەر شەقامەکان لە نێو خیوەتێکدا ژیان دەگوزارێنێ ئیدی ئەمەوە بۆ هاتیم بەڕاستی بینیمان بە چای خۆمان خانەوادەیەک لێوان لێو لە هەژاری دایکێکی بەسەڵاتچوو بەسەڵەن تەمەەن بەڕاستی نەخۆشی دڵی هەیە قەستەرەی دڵی بۆ کراوە تەنانەت شتێکیان نیە کە خۆیان پێگەرم بکەنەوە بڕاستی چەند لایەنێک پەیوەندیان کردووە چەند خێرخوازێکش پەیوەندیان کردووە ئیدی ئەمە ژمارەی تایبەتی خۆیانمان داناوە بۆی بەڕاستی لە نزیکەوە بێن حاڵ و گوزەرانیان ببینن چونکە بۆ شەوەیەکەوە ئەمنۆ تو لێرێنە دەبینن بەڕاستی لەبەر ئەو سەرما و سۆڵەی ناتوانانی 5 دقە لێرەدا دابنیشیان ڕابۆستی بەڕاستی بەڵام خانەوادەیەک لەژێر چادرێک بەو سەرما و سۆڵە تەنەها هیچ گەرمکەرەوەکیش نییە بەڕاستی کە خۆیان پێگەرمکەنەوە چۆن دەتوانن ژیان تێدا بگوزارێن زاهیوامان وایە بەڕاستی لە ڕێگای کەناڵەکەی ئێوە لە ڕێگای سۆشیال میدیاکەی ئێوە دەنجیان بگەێنن بە خێرخوازان بۆ ئەوی بەڕاستی خێرخوازان مرۆڤ دۆستان ئەوانەی کەوا بەڕاستی هەمیشە لە پێناوخوای گەورە دەستی هاوکاریان درێژ کردووە بۆ ماڵە لێ قەوماوەکان فەرمۆ کاک عوسمان حوسێن لە ساڵی 79 یەکەم بەرهەمی تۆمار کردووە بۆ کورد و کوردستان ئەوڕۆ دەبینین پێویستی بە هاوکاری من و تۆیە